سڵاوتان لەبێ بەڕێزان. لە وتەی ئەمڕۆیدا نەوشیروان مستەفا سەرۆکی لیستی گۆڕان سەبارەت بە سەروەرێکی گەورەی نەتەوەیمە قسە دەکات، ئەویش پرسی شەهیدانە. دژی بەکارهێنانی ئەو سەروەرێ نەتەوەییە وەکو مڵکی تاکە کەسی بە پێویستیشی دەزانێت پاداشتی قوربانیدانیان بدرێتەوە و گوزرانی کە سوکاریان باش بکرێت و جیاوازی نەکرێت لە نێوانیاندا. خوشک و برایانی بەڕێز، ئەم کاتتان باش. ئەم جارامەوێ لەسەر یەکێک لەسەر سەروەریەکانی نەتەوەکەمان بدوێم کە ئەویش پرسی شەهیدان و ئەنفالکراوەکانە. ئەزمموی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی بەرهەمی خوێنی شەهیدان و ڕنج و قوربانیدانی هەزاران خێزانی کوردستانە. بە درێژای ڕۆژانی خەباتی پێشمەرگایەتی و ساڵان و دوور و درێژی شۆڕش هەزاران کەس لە پێناوی ئازادی کوردستانە خۆیان کردە قوربانی، بەمەش پرشەنگدارترین پەڕێی مێژووی ئێمەیان تۆمار کرد. ئەوەی ئەبێ ئێستا بەدەنی بەرز بیڵێن و هەموو خەڵکی لێ ئاگادار بکەینەوە ئەوەیە کە ڕۆڵەکانی گەلەکەمان لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانی بزوتنەوەی کووردا خوان بەکوژدا، نەک بۆ دەسەڵاتی هەنێک کەس و خێزان و باڵادەستی هەندێک حزب. خەڵکی ئێمە بۆ ڕزگاری کوردستان و دادی کۆمەڵایەتی خۆی کردە قوربانی نیشتیمان. خوێنی شەهیدانی کوردستان و ئەو قوربانیە زۆرانەی ڕۆڵەکانی کوردستان لە پێناوی وڵاتە بەخشیویانە ئەبێ دوامان لێ بکە بە سەرسەختیەوە بەرگری لەوە بکەین نیشتیمانێکمان هەبێ پڕ لە ئازادی، پڕ لە بوونی دادی کۆمەڵایەتی، پڕ لە مافی مرۆڤ، پڕ لە کەرامەت و سەربەرزی بۆ ئینسانی کورد. پاداشتی خوێنی شەهیدانی کوردستان ئەوە نییە نیشتیمانێکمان هەبێ کورسی دەسەڵات بۆ کەمایەتیەک پاوان کرابێ و سامانی وڵات بۆ پڕکردنی گیرفانی ئەو بەکار بهێنرێ. پاداشتی خوێنی شەهیدان دروستکردنی کۆمەڵێکی کراوەی هاوچەرخ و سیستەمێکی دیموکراتە کە بەهێمنی و ئازادی دەسەڵاتی تێدا دەست بکرێت و هەموو تاکەکانی سەربەرز و ئازاد بن و چونیەک سوودمەند بن لە سامانی وڵاتەکە و بەهرەمەند بن لە خۆشیەکانی ژیان. ئەبێت هەمومان دژی ئەوە بین قوربانیەکانی بزوتنەوەی ڕزگاری خەوازی کورد وەک بەردەبازێک بۆ بەرژەوەندی تەسکی شەخسی یان حزبی بەکار بهێنرێت. ئێمە لە کاتێکە یەکجار بەرز تێکۆشان و خەبات و قوربانیدانی خەڵکی کوردستان ئەنرخێنین، بەتونی دژی ئەوە ڕاوەستین ئەم سەروەریە نیشتیمانی و نەتەوەیانە وەک مڵکی شەخسی و بۆ بەرژەوەندی تەسکی حزبایەتی و شەخسی بەکار بهێنرێت. بڕواشمان وایە دروستکردنی کوردستانێکی ئازاد و دادپەروەر کە شەهیدانی ئێمە لە پێناوی خۆیان کردە قوربانی باشترین پاداشتە بۆ ئەوەی هەموو خێزانێکی شەهیدان هەست بکەن ڕۆڵەکانیان لە پێناوی ئامانجێکی گەورە تا بوونەتە قوربانی. لێرەوە بڕوامان وایە ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەڕێز و تەقدیرەوە تەماشای کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان بکات و پاداشتی ئەم قوربانیدانە مەزنانە بداتەوە کە ئەو خێزانە لە پێناوی وڵات و ڕزگاری کوردستانە داویانە لە هەموو وڵاتێکی تەندروست و زیندوودا کاتێک سەربازێک شەهید دەبێ حکوومەت ڕێزە شەهیدەکەی ئەگرێ و کە سوکار و خێزانەکەی بە شێوەیەکی شایستە قەرەبووە کاتەوە. بەڵام بەداخەوە زۆرێک لە کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوی کوردستان لە هەلومەرجێکی نالەبار و نەبوونیەکی زۆر ئاژین. هەندێکیان تا ئێستاش لە خانووی کرێدا ئەژین و کار و کاسپێکی ئەوتویان دەستناکەوێ ژیانێکی شایستە بۆ خۆیان دابین بکەن. بە تایبەتی ئەگەر ئەو ڕاستیە بزانرێ زۆرینەی شەهیدان و ئەنفالکراوەکان لە خێزانە هەرە هەژار و فەقیرەکانی کورد بوون کە سەرمایی مادی و سەرچاوی گوزەرانیان تەنیا بەری ڕەنجی ڕۆڵەکانیان بووە. ئەم ڕاستیەش ئەوەندەی تر هەمومان بەرپرسیارەکات بەرامبەر بەم خێزانە تێکۆشەرانە کە لەگەڵ ئەوەژە پێویستی مادی و معنەوی زۆریان بەمانەوەی کوڕ و پیاوەکانیان نەبووە بۆ ئەوەی ژیانیان دابین بکات، بەڵام دەستیان لە هەموو ئەو پێداویستیانە هەڵگرتووە و قوربانیان بە کوڕ و نەوە و مێرد و باوکیان داوە. بەڕاستی جێگەی شەرمکردنە خێزانی شەهید و ئەنفالکراو ببینین کە لەباری سەختی ژیاندا ناچار بووە بەوەی لە بەردەمی دەرگای ئەم بەرپرسیار و ئەو بەرپرسیارە دابنیشێ بۆ ئەوەی لایەکی لێ بکاتەوە. مای شەرمکردنە خێزانی شەهیدانمان هەبێ ناچار بە پارانەوە و تەشەبوس و ڕاوەستان بن لە ریزی درێژە بۆ ئەوەی موچەیەک وەربگرن کە بەشی خواردنی ڕۆژانە ناکات. ئەو نیشتیمانەی ڕێز و تەقدیری ئەو خێزانانە ناکات کە بە نرخترین سەرمایی مرۆیی خۆی لە پێناویە بەخشیوە نیشتیمانێک نییە جێگەی شانازی و خۆشەویستی خەڵک بێ. بۆیە ئێمە لە لیستی گۆڕان لە کاتێکا بە چاوێکی پرڕێز و حورمەتەوە تەماشای کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکانەکەین. بڕوامان وایە ئەبێ سەبارەت بە کە سوکاری شەهیدان ئەم کارانەی خوارەوە بکرێ. یەک، دابینکردنی خانوو بۆ هەموو ئەو کە سوکارانەی شەهید کە پێشتر بۆی نەکراوە. دوو، بە هیچ شێوەیەک جیاوازی لە نێوان شەهیدانە نەکرێ و پۆلێن نەکرێن بەسەر چینی جیاوازی بەرز و نزمە،
هەموو شەهیدێکی ئەم وڵاتە لە هەر پلە و پایەکی پێشمەرگایەتیا بوو بێ لە هەمان ئاست و بە هەمان ڕێز و تەقدیرەوە مامەڵە بکرێن ئەوەی بۆ شەهیدێکی سەرکردایەکرێ ئەبێ هەمان ئەو شتە بێت کە بۆ شەهیدێکی سەنگەر یا بۆ شەهیدێکی زیngانەکرێ. ئێمە لە لیستی گۆڕانە بڕوامان وایە لە بری دابینکردنی موچەیەکی ماگانی ڕەمزی کە ڕەنگە بەشی بخۆ مەمرەیەک ناکات قەرزێکی گەورەی دوورمەودا بە قستێکی ڕەمزی بۆ کە سوکاری شەهیدان دابین بکرێت کە بتوانن پرۆژەی ئابووری گەورە یان پشووکی پێدا مەزرێنن. ئەبێ چیتر خێزان و کە سوکاری شەهیدان محتاجی دەستی کەس نەبن و خۆیان ساحبی کار و ژیانی خۆیان بن. ئەرچی حکومەتی هەرێمە هەلومەرجێکی پرڕێز و حرمەت بۆ شەهیدان دروست بکە کە بتوانن بە ئاسانی لەسەر پێی خۆیان بوەستنەوە. ئەبێ بە جۆرە ڕەفتار بکەین هەموو ئەو کە سوکار و خێزانانەی شەهیدان بۆ یەک ساتیش بووە هەز نەکەن کوڕ و نەوە و باوک و مێرد و براکانیان نەئەبوو خۆیان بکەنە قوربانی وڵات. سەبارەت بە کەسوکاری ئەنفالکراوەکانیش ئێمە لە لیستی گۆڕانە کارەکەین بۆ ئەوەی یەک چەند شارێکی نمونەیی لە چەند ناوچەیەکی ئەنفالکراوی کوردستانە دروست بکرێ بەسەر خێزان و کەسوکاری ئەنفالکراوەکانە دابش بکرێ. ئەبێت جیهانێکی تازە بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان دروست بکەین کە تیایدا بە سەربەرزیەوە هەست بکەن ڕنج و ئازار و قوربانیەکانیان نە بە هەدەر ڕۆیشتووە و نە ئەو جیهانەی ئەمڕۆ بە قوربانیەکانی ئەوان دروست بۆ وەک جیهانی جارانە. دوو حکوومەت لە بری موچەیەکی ماگانی ڕەمزی قەرزی دوورمەودایان بۆ دابین بکە کە بتوانن لەسەر پێی خۆیان ڕابوەستن. سێ هانی سەرمایەداران و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی وڵات بدرێت سەرمایە گوزاری لە ناوچە ئەنفالکراوەکانە بکەن و پرۆژەی ئابووری جیاواز بکەنەوە. چوار لەلایەن حکوومەتی هەرێمەوە هاوکاری مادی تایبەت بۆ مناڵ و خوێندکارانی ئەنفالکراو دابین بکرێت بۆی بتوانن بە ئاسانی و بێترسی گوزەران خوێندنەوە بکەن. پێنج هەوڵ بدرێت کە لەلایەن حکوومەتی بەغداوە قەرەبووی قوربانیانی ئەنفال بکرێتەوە کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان دەنگ بە لیستی گۆڕان بدەن بۆ ئەی پێکەوە هەوڵ بدەین نیشتیمانێک دروست بکەین کە لە ئاس قوربانیەکانی ئێوە دابێت و هەمووتان شانازی پێوە بکەن و بۆ ساتێکیش هەز نەکەن ڕنج و عەزابتان بە هەدەر ڕۆیشتووە.